تەوەری دومی پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە کار و چالاکیەکانی هەڵبەتە ناوەندی ڕانیە ناوەندی وەزش و لاوانی ڕانیە لە ساڵی 2024دا کار و چالاکیەکانی ئەوان چی بووە جا من ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز شیران سەعید لە پرسیاری ناوەندی وەزش و لاوانی ڕانیە کە بەشوازی ڕاستەخۆ لە ڕانیە و لەگەڵماندا گفتوگۆ دەکەم بەبزانین ناوەندی وەزش و لاوانی ڕانیە چەند ناوەند لە خۆ دەگرێت کار و چالاکیەکانی ئەوان بۆ ساڵی 2024 چی بووە شیران خانسڵاو لەبێ باین باش دەمەلای تۆ دەستپێک دەپرسم ناوەندی وەزش و لاوانی ڕانیە چەند ناوەند لە خۆ دەگرێت دەتە کار و چالاکیەکانی ئەوان لە چوارچێوەیەکدایە بەیانی کورسات باش بەیانی بینەران باش ناوەندی وەرش و لاوانی ڕانیە ئێمە سەر بە بەڕێوبەرایەتی لاوانین دوو ناوەند لە خۆ ئەگرێ ناوەندی وەرش و لاوانی ڕانیە و ناوەندی وەرش و لاوانی قەڵازە کار و چالاکیەکانی ئێوە زیاتر لە چ چوارچێوەیەکدایە شیلاخان لەگەڵ ئەوەشدا ساڵی 2024 ئێوە توانیتانە وەکو ناوەندی وەزش و لاوانی ڕانیە چی پێشکەش بکەن کار و چالاکیەکانی ئێمە هەمە جۆرە وەکو ناوەندی وەرش و لاوانی ڕانیە بەشێکی وەرزشیە و بەشێکی جۆرا و جۆرە پیشەیە هوەریە هەموو جۆرە چالاکێک ئەنجامەدەین لە ساڵی ڕابردوودا ئێمە توانیمان چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدەین و تەنانەت بگەینە ئەو گوندە دوورە دەستانەی کە لە ڕانیەوە زۆر دوورن ئێمە توانیمان لەوێەوە کار و چالاکی ئەنجام دەین جگە لە ناو شاری ڕانیە لە هەموو ئەو سنوورانەی کە سەر بە ئیدارەی ڕاپەڕینن توانیمانە چالاکی ئەنجام دەین هەر لە بنگردەوە بەڵێ فەرموو هەر لە بنگردەوە کار و چالاکیمان ئەنجامداوە تاکو و دۆڵی شاورێت دۆڵی خۆشناوەتی و چوار قوڕنا حاجیاوە هەموو ئەو گوندانەی کە سەر بە و ناوچۆن ئێمە وەکو ناوەندی وەرشولان توانیمانە کار و چالاکی تا ئەنجام بدەین و خەڵک لەوێ سوودمەند بێت کاتە ئێوە چ پرۆگرام و چ چالاکیەکتان پێشکەش بە گەنجان کردو بەگشتی لە ناو ڕانیە لەناو ئەو ناوچانەی کە باس لێوە کرد سەر بە ئیداری ڕاپەڕینن چ جۆرە چالاکی و پرۆگرامێکتان پێشکەش بە گەنجان کردووە کارەکانی ئێمە هەروەکو باسم کرد جۆرا و جۆرە ئێمە توانیمانە لە ڕێی کارەکانی خۆمانەوە لە ڕێی چالاکیەکانمانەوە توانیمانە چەندین گەنج بخەینە سەرکار و لەو خولانەی کە ئێمە ئەنجامیە دەین و ئەیکەینەوە کە کارەکانی ئێمە بێبەرامبەرە ئەو گەنجانەی بەشداری ئەکەن خولیان هەیە ئێمە لێرە دەوراتی بۆ ئەەکەینەوە دوای ئەوەی کە لە دەوراتەکە سەرکەوتوو ئەبێت بڕوانامەی پێ ئەبەخشین دواتر لەگەڵ ئەو ڕێکخراوە منەزەمانە ڕێک ئەکەوین یاخود هەلی کارێک ئەڕەخسێنین بۆ ئەو گەنجانە بەشێکی ناڵم زۆربەی زۆری و ئاراستیانەکەین بۆ ئەو شوێنەی کە هەلیکاری بۆ ئەڕەخسێنین خولەکانتان زیاتر خولەکانتان لە چ بوارێکدا بۆ گەنجان و چەند گەنجیش توانیوانە لەم خولانی ئێوە سوودمەند بن بچن بخرێنە سەرکار یاخود هەلیکاری دیاریکراویان بۆ بڕەخسێت بەڵێ خولەکانی ئێمە ڕۆشنبیریە وەرزشیە پیشەیە هوەریە جۆرا و جۆرە بۆ هەردوو ڕەگەزیشە ئێمە لێرە توانیمانە بۆ نمونە ئەگەر خولێکی فێرکاریمان کرد بێتەوە یاخود خولێکی پیشەیمان کرد بێتەوە و وایەرمەنی توانیمانە ئەو گەنجە ئاراستە بکەین بۆ ئیشی وایەرمەنی هەروەها بۆ خاتونەکان توانیمانە وەکو فێرکاری کاری دەستڕەنگینی یاخود خەیاتی هەر جۆرێک لەو بابەتانە توانیمانە ئاراستەکەین یاخود دوکانی بۆ دابنین لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە یاخود بەپێی ئەو ئیمکاناتێک کە ئێمە هەوڵمان بۆ داوە توانیمانەوە بکەین ئەو خاتونە چ لە ماڵەوە یاخود چ لە بازاڕەکان بتوانی کارێک بۆ خۆی بدۆزێتەوە بەڵێ کێن ئەو گەنجانی کە ئەتوانن لەم خولانی ئێوەدا سوودمەند بن بەشدار بن ئایا خولەکان بۆ هەموو گەنجێکە بێ جیاوازی یاخود خولەکانیش مەرجی خۆی هەیە کە بتوانێت گەنجان بەشداری پێ بکرێت خولەکانی ئێمە بێجیاوازیە
و بۆ هەموو گەنجانیشە چونکە ناوەندی وەرشولاوان ناوەندێکە ماڵێکە بۆ گەنجان ماڵێکە بۆ ئەو گەنجانێکە بە تایبەتی بەهرەدارن یاخود ئەیانەوێ درێژە بە بەهرەکانیان بدەن ئێمە لێرە دەرگامان واڵایە بۆ ئەو گەنجانێکە خولیا و ئارەزویان هەیە یاخود ئەیانەوێت لە ڕێگەی ئێمەوە فێری هەر یەکێک لەو خولانێکە باسم کرد فێر ببی و گرنگجی پێ بدەین و دواتر بتوانانی لەو ڕێگەیەوە هەم وەکو بڕوا ئەو بڕوانامێک پێی ئەبەخشین کە پاوەڕ پێکراوەوە هەم وەکو ئەوە کە لێرە فێرکاریەکە وەرەگریت و دواتر ئەتوانی لە شوێنێکی تر درێژە بەکارەکەی بدات. بەگشتی لە ساڵی 2024 هیچ ئامارێکی دیاریکراو هەیە کە ژمارە ئەو چالاکی و ئەو خولانە دەربخات کە ئێوە لەو ساڵەدا ئەنجامتاندا بێت بەگشتی؟ بەڵێ ئێمە لە ساڵی ڕابردوو توانیومانە 51 چالاکی ئەنجام بدەین چالاکیەکانیش هەمە جۆر بۆرەکو باسم کرد لە هەموو سنوورەکان 9621 فێرخواز سوودی لە کارەکانی ئێمە بینیوە و هەروەها بە داتا و بە ئامار و بە هەموو ئەو ئامارانێکە لە بەردەستماندایە 51 خول و ئەو ڕێژەیە کە باسم کرد بەشداری لە خولەکاندا کردووە خولەکانیش ئامارەکە لە ئامارەکەدا ئاماژەمان بەوە کردووە چەندی لە پیشەیەکاندا بەشدارە چەندی لە بەشە هونەریەکان ڕۆشنبیریەکان یاخود خولە جۆرا و جۆرەکاندا بەشدارن. بەڵێ چالاکیەکانتان زیاتر لە ناو سنووری ڕانیە خۆی دەبینێتەوە یاخۆ لە دەرەوەی ڕانیە لە گوندەکانی سەر بە ئیداری ڕاپەڕین لە ناوچەکانی دەرەوەی ناو ئیداری ڕاپەڕین زیاتر لە کوێ خۆی دەبینێتەوە یاخۆ زیاتر گەنجانی کام ناوچە زیاتر بەشدارن لە خولەکاندا؟ بە حکومی ئەوەی شوێنەکان زۆر دوورە دەستن و زیاتر لە ناو ڕانیە کە ئێمە بارەگامان هەیە شوێنمان هەیە بۆ کردنەوەی ئەو جۆرە خولانە گەنجانی ڕانیە بەشداری خولەکان ئەکەن ڕێژەیەکی یەکجار باش ڕێژەیەکی بەرچاو و حەز و ئارەزوێکی تایبەت بۆ ئەو گەنجانە هەیە کە لێرە بەشداری خولەکانی ئێمە ئەکەن بەڕاستی ئێمەش بایەخێک و گرنگێکی تەواوەتیان پێ ئەدەین و لە دەرەوەی شارەکانیش بە حکومی ئەوەی شوێنەکە زۆر دوورە کەمترین خزمەت گوزاری یاخود کەمترین چالاکی ئەگاتەوێ بەڵام ئێمە توانیمانە خۆشبەختانە سەرڕای ئەو گرفتانەی کە دروستیش ئەبێ ئێمە توانیمانە بگەینە ئەو گوندانەی لە گوندەکان ڕێژەیەکی زۆر خاتونەکان بەشداری خولەکان ئەکەن هۆکارەکەشی ئەوەیە کە لەوێ بۆ نمونە گەنجان یاخود ئەو کوڕانێک کە بڵێ حەز و ئارەزووشیان هەیە زیاتر بە ئیشوکاری دەرەوە سەرقاڵن یاخود هۆکارێک هەیە لەوانەکە سەرقاڵی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆیانن ئەو خاتونانێک کە لە ماڵەوەن زیاتر بەشداری خولەکانیان کردووە لە دەرەوەی شاردا بەڵام لە ناوەوەی شاردا هەردوو ڕەگەزی بەشدارە بەڵێ شیلان خان لەسەر ئاستی تاک بەهرە و توانای گەنجان هەیە جیاواز لە ناو کۆمەڵ و لە ناو ڕێکخراوە یاخود لە ناو خولەکاندا لەسەر ئاستی تاکیش هەروەها گەنجی بەتوانە هەیە لە بواری وەرزشە لە بوارەکانی دیکەدا تا چەندێک هەوڵتان داوە کە دەستی ئەم گەنجانە بگرن بتوانن لە بیانێرن بۆ دەرەوەی وڵات یاخود بە شازێک لە شێوازەکان سود لە فکرە و سود لە پرۆژەکانیان وەربگرن؟ ئەو گەنجانە ئێمە کە لێرە بەشداری ئەکەن ئێمە بە هەموو توانایەکەوە ئەوەی ئیمکانێتی ئێمە بێ هاوکاریان بووین و خۆشبەختانە هەشمانە ئەو گەنجێکە لێرە بەشداری خولەکانی ئێمە کردووە هەر بۆ نمونە فێری دەلاکی بووە دواتر ڕۆیشتۆتە دەرەوە ئێستا دوکانی هەیە لە دەرەوە پەیوەندیشمان پێوە ئەکاکە لەسەر دەستی ناوەندی وەرچوولاوان فێری ئەو بەهرەیە بووە یاخود کارمان لەسەر ئەوە کردو ئەو گەنجانەی کە لە زانکۆ پەیمانگایەکان یەکەمیان بەدەستهێناوە یاخود دووەمیان بەدەستهێناوە خۆشبەختانە کارمان لەسەر ئەوەش کردووە کە توانیومانە هەر لە هەفتەی ڕابردوو توانیومانە چەند گەنجێک ئیشی بۆ بکەین و ئاراستەی بکەین کە لە دەرەوەی وڵات وەربگیرێت بۆ درێژە پێدان بە خوێندنەکەی ئێمە ئەوەی لە توانای ناوەندی وەرشولاوان دابێ بەڵێ چه هاوکارێکتان هەیە بۆ گەنجانی کەم دەرامەتە هەماهەنگی ئێوە لەگەڵ ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارەکاندا بۆ ئەمە بەستە چۆنە ئەوان تا چەندێک پشتی ئەوە دەکەن پاپشتی داراییتان دەکەن بەگشتی کە باسی گەنجانەکە لە گەنجە بەهرەمەندەکانت لە هەر بوارێکدا بێت بەڵێ لە ڕووی داراییەوە ئیمکانێتی ئێمە زۆر کەمە بەداخەوەکەوە ئەڵێم بەڵام بۆ هاوکاریکردنیش هەموو دام و دەستگا حیزبی حکومیەکان هاوکار بوون بۆ ئێمە ئەوەی
ئێمە ڕوومان لێکردبی هاوکاری ئێمەیان کردووە بەڵام ئەو ڕێکخراوانش کە ڕووی لە سنووری ڕانیە ئەکەن ئێمە توانیومانە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بۆ نمونە ئەگەر گەنجان لاوان بەهرەیەک یاخود پرۆژەیەکی بچووکیشیان هەبوو بێت وەکو بزنس توانیمانە لەگەڵ ئەو ڕێکخراوانە قسە بکەین بۆی بتوانن بزنەکەیان فراوان بکەن یاخود شتێکی گەورەتر لە ئیشەکەی خۆیان بۆیان ئەنجام بدەن لە ڕێگەی ئەو ڕێکخراوە نەتوانین وەکو دارایی هاوکاری ئەو گەنجانەی کردووەکە ئیشەکەیان فراوان بکەن و لەسەر پێی خۆیان بوەستن بۆ مەسلەی هاوکاری دارایی بەڵێ ئێمە ڕاستەخۆ نەمانتوانیوە هاوکاری دارایی گەنجام بکەین بەڵام توانیمانە لە ڕێگەی دام و دەستگاکانەوە شتێ بکەین بۆی ئەوش بە ڕێژەیەکی کەم هاوکاری گەنجام بکەین. بەڵێ هیچ پلانێکتان هەیە بۆ پەرەپێدانی چالاکیەکانتان لەسەر ئاستێکی فراوان کە بتوانێت لە دەروی وڵات و وەروەها گەنجانی ناوچەکانی دیکەی کوردستانیش بەشداری تێدا بکەن چالاکی فراوان لە ڕانیە لە دەڤەری ڕاپەڕین بە گشتی ئەنجام بدرێت؟ لەسەر ئەو بابەتە ئێمە وەکو ناوەندی وەرشولاوان پرۆژەیەکی زۆر تایبەتمان هەیە و جیاوازتر لە ساڵان دوو پرۆژەمان هەیە ئیشی لەسەر ئەەکەین ئیشەڵڵا لە ئایندەدا نەتیجەیەکی باشی ئەبێت و بەکاری جیاواز بە پرۆژەی جیاواز و ستایلی جیاواز ئیش لەسەر ئەم بابەتە ئەەکەین بۆ مەسلەی چوونە دەرەوەش بۆ گەنجان ئێمە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە و مدیر عامیەتمان هەیە لەوەوە کاک جەمال من لێرەوە دەستخۆشی لێ ئەەکەم و سپاسی ئەەکەم کە هەموو هەوڵ و توانایەکی خۆی خستۆتە گەڕ بۆ ئەم بابەتە ئیش لەسەر ئەوە ئەکا من دەستخۆشی لێ ئەەکەم هاوکارێکی تەواوی ئێمەیە بۆ ئەم مەبەستە. بەڵێ کار بۆ بەنێودەوڵەتیکردنی چالەکەکانی ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە دەکەن ئێوە و هەماهەنگیتان لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستان چۆنە بۆ ئەنجامدانی چالاکی بۆ پەرەپێدانی توانای گەنجان بەگشتی؟ ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو ئەو شوێنانە هەیە کە پشتیوانی گەنجەکە هاوکاری ئێمە ئەکەن ڕوو لە هەموو ئەو شوێنانە ئەکەین کە بزانین بەرژەوەندی گەنجانی لێ یاخود بتوانن هاوکاری ئێمە بکەن بۆ ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی گەنجانیش ئەبێتەوە بەڕاستی چونکە گەنجانی ئەم سنوورە کۆمەڵی کێشە و گرفتیان هەیە ڕەنگە ئێمە وەکو ناوەندی وەرشولاوان بەس نەبێ کە لە توانای ئێمەدا نەبێ کە ئەو هەموو کێشە و گرفتە چارەسەرکەین بۆیە ناچارین زۆر جار ڕوو لە شوێنی تر ئەەکەین پەیوەندی لەگەڵ شوێنی تر دائەنین بۆی بتوانین هاوکاری ئێمە بن بۆی بتوانین ئەرکی سەرشانی ئێمەش کەمتر بێتەوە. بەڵێ ئەو کێشۆگیری گرفتانی کە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە لە بەردەم بەجێگەاندنی پلانەکانتان نەخۆ لە بەردەم بەجێگەاندنی چالاکی جیاوازەکانتان کە بتانێت بیکەن زیاترینە کێشۆگیری گرفتەکانی ئێوە چیە خۆ ئاسانەکانی بەردەم ڕاپەڕاندنی کارەکانتان لە چیدایە؟ گرفتەکانی ئێمە بەڕاستی وەکو ناوەند و هەم وەکو گەنجیش گرفتمان زۆرە گرفتی داراییمان هەیە دەرەجەیە کە بخۆتە زانی قەیرانێک بەسەرماندا سەپێنراوەکە کێشە و گرفتێکی یەکجار زۆر بۆ ئێمە دروست دەکات. جگە لە گرفتی دارایی کە هەمانە گرفتی نەبوونی فەرمانبەرمان هەیە لە ناو دام و دەستگاکاندا بە تایبەتی ناوەندی وەرشولاوان کە فەرمانبەرێکی یەکجار کەممان هەیە لێرەوە ناچارین پەنا خۆبەخش بەرین خۆبەخشیش کە دێ لێرە زۆر ینی چالاکانە دڵسۆزانە لەگەڵ ئێمە ئیشەکات و ئەزمون لەوان وەردەگرین و ئەوانش ئەزمون لە ئێمە وەرەگرن بەڕاستی. گرفتێکی تر کە کێشەیەکی سەرەکی گرفتی هاتوچۆوە کە بۆ ئەو گوندە دوورە دەستانەی کە بەردەوام پەیوەندیمان پێوە ئەکەن بۆی ئێمە بتوانین خولەکانمان بگەینینە ئەو شوێنانە گرفتی نەبوونی ئامێری هاتوچۆیە بەڕاستی ئەوە گرفتێکە بۆ ئێمە کە ناتوانین بە شێوەیەکی باش بگەینە ئەو شوێنانە کە داوای چالاکی لە ئێمە ئەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز شیناسایی لە پرسەی ناوەندی وەرزش و لاوانی ڕانیە سپاس بۆ سپاس بۆ کە لە بانیم ڕێکوستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە بوویت. بەڵێ خۆشەویستان بەرمەتیەوە کارانم پرۆگرامی بانیم ڕێکوستان نوێزم پێشکەشکردن بەخۆی گەوتان سپێت.